کردی بۆ جیهان لێوانی بچکۆڵە ئەم کاتتان باش و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی بەرنامەی لەرساغی و کەناڵی ناپیدوو لەگەڵ لەدایکبوونی لێوانهێمنی کە من تەنهایە خولەکدا لە زنجیرەیەک بەرنامە دەربارەی شیردانی سروشتی لەگەڵتانەبین بزانن بۆچی دایک دەبێت شیری خۆی داما منداڵەکەی لەگەڵمان بەپێی ڕێنمای ڕێکخراوی تەندروستی جیهانی پێویستە ڕاستە و خۆ پاش لە دایکبوونی کۆرپا بەڕووتی بخرێتە سەر سنگی ڕووتی دایک و لە یەکەم سەعاتی ژیانی منداڵدا دەست بکرێت بە پێدانی شیری دایک. جیاوازی ئەم کارە لەگەڵ شیری دەستکرد و مەمکە شوشە بریتین لەمانە. شیری مەمکی دایک بڕ و جۆری خۆراکی پێویست بۆ کۆرپە دابین دەکات هەتا 6 مانگی یەکەمی تەمەنی جگە لەمە هیچی تری پێویست نییە. لە کاتێکدا شیری قوتو لەوانەیە ببێتە هۆی بەدخۆراکی یان فشاری زیاد بخاتە سەر ئەندامەکانی کۆرپەکە ئەگەر بڕی شیری وشکەکە کەم یان زیاد لە پێویست بێت. شیری مەمکی دایک پاکژە، دژە بەکتریای تێدایە و منداڵ لە نەخۆشی دەپارێزێت، بەڵام لەوانەیە شیری قوتو منداڵ تووشی سکچون بکات ئەگەر بە ئاوێکی پیس بگیرێتەوە. جگەلەوە ئەگەر مەمکە شوشە لە شوێنێکی ساردا هەڵنەگیرێت یان بەباشی خاوێن نەکرێتەوە دەکرێت بەکتریا گەشەی تێدا بکات. شیری مەمکی دایک منداڵ بەهێز دەکات و ئەگەری هەستیاریەکانی وەک حساسیەتی بەرهەمەکانی شیر و حساسیەت بە تۆوی ڕووەک و حساسیەت بە ئاژەڵان کەم دەکاتەوە. لەگەڵ ئەمەشدا شیردانی سروشتی بۆ دایکیش سوودی هەیە. جگە لەو دایکانەی کە تووشی نەخۆشی ئایدز بوون هەموو خانمێک دەتوانێت شیری مەمکی خۆی بدات بە مناڵەکەی. دایک لەم کارە قازانجی زۆر دەکات، کاتێکی زۆر بۆ خۆی دەگەڕێتەوە و دەتوانێت پشور دات. پێویست ناکات خەریکی خاوێنکردنەوەی مەمکە شوشە و شیرگرتنەوە بێت، هەروەها پارێکی باشیش کۆ دەکاتەوە چونکە پارە لە کڕێنی شیری قوتودا سەرف ناکات. شیردان ئاسوودەی دەرونی بە کۆرپە و دایکەکەش دەبەخشێت و پەیوەندیان بەهێزتر دەکات. لەسەر و هەموو ئەمانەوە شیردان تەندروستی دایک باشتر دەکات و یارمەتی چاکبوونەوەی لەشی دەدات لە پاش دووگیانی. پاشان یارمەتی منداڵان دەدات بگەڕێتەوە قەبارەی سروشتی خۆی، ئەمەش خوێن لێچوون لە دامێن و ئەگەری خوێنبەربوونی پاش منداڵبوون کەم دەکاتەوە و یارمەتی دایکەکە دەدات بۆ کەمکردنەوەی ئەو کێشەی کە بەهۆی دووگیانیەوە تووشی